بەڵێ خۆشەویستان ئەچمە لای تەوەری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمان لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆڕی ناساندن بۆ سیان لە بەرهەمە نوێیەکانی نووسەر و وەرگێڕ مامۆستا محەممەد ساڵح بەرزنجی کە یەکەمیان بە ناوی دروستبوونی ڕۆژنامە لە جیهاندا کە ئەمە کارێکی وەرگێڕانە لە زمانی عەرەبی و بۆ زمانی کوردی و هەروەها بیبلۆگرافیای گۆڤاری ڕۆژی کوردستان کە ئەمەشیان لە ئامادەکردن و لە نووسین و ئامادەکردنی مامۆستا محەممەد ساڵح بەرزنجی و هەروەها سێهەم کتێبیشان کە ئەمەیان کتێبێکی وەرگێڕاوە بە ناوی شەذەرات من العەشق کە لە نووسینی دکتۆر یوسف زەنگەنێ و لەلایەن مامۆستا محەممەد ساڵح بەرزنجی کاری وەرگێڕانی بۆ کراوە قسە و باسی زیاتر دەربارەی هەر سێ بەرهەمە نوێیەکەکەین بەڕێزیان لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانەمان مامۆستاگیان بەخێربی سەرچاو زۆر زۆر سپاس قەتفاڵی شاخە جوانەکەی ئەزمڕی سلێخوا بەخێربی سەرچاو لە کامیانەوە دەست پێ بکەم دروستبوونی ڕۆژنامە لە جیهاندا یان بیبلۆگرافیای ڕۆژی کوردستان زۆر باشە بیبلۆگرافیای گۆڤاری ڕۆژی کوردستان ڕۆژی کوردستان لە ساڵی لە حوزەیرانی ساڵی 1970 دەرچووە یەکەم ژمارەی و دەوری 83 ژمارەی لێ دەرچووە پڕە لە باس و خواسی ئەدەبی و ڕۆشنبیری و مێژووی و جوغرافی و تەندروستی و زانستی بەگشتی ئەمە لەکوێ دەرەچوو لە بەغدا کۆمەڵەی ڕۆشنبیری کوردی دەری ئەکرد ئەمە من و مامۆستای بەڕێز خوشکی ئازیزم مامۆستا مریەم سەنگاوی هەستاوین بە دروستکردنی ئەم بیبلۆگرافیایە بۆچی ئەم گۆڤارەم هەڵبژارد بەڕاستی هەڵبژاردننی ئەم گۆڤارە دەگەڕێتەوە بۆ چەند هۆیەک یەکەمیان لە قۆناغی ناوەندیا بووم کە ئەم گۆڤارە دەرچوو خولیای خوێندنەوەم هەبوو ئەچوومە کتێبخانەکان و یەکەم ژمارەیم لێکڕی هاتە دڵمەوە ئیتر دوای ئەوەش کە بۆ خوێندن چوومە زانکۆی بەغا سەردانی کۆمەڵەی ڕۆشنبیری کوردیم ئەکرد کە ئەو گۆڤارەی لێ دەرەچوو لە دوای بووم بە ئەندام لێ و لە دوایشا بووم بە ئەندامی دەستەی بەڕێوەبردننی کۆمەڵە و گۆڤارەکە و لە دوایی تریشا بووم بە سکرتێری نووسینی گۆڤارەکە و بەڕێوەبەری نووسینی گۆڤارەکە ئیتر هەموو ژماری گۆڤارەکەم هەموو ژمارەکانی گۆڤارەکەم لەلا بوو خۆشەویستیم بۆ ئەو گۆڤارە و ڕۆژنامەکانی کە کارم تیا کردووە هەستاین بەم دروستکردنی مامۆستا بابەتەکانی چی بوون ئەو بابەتانەی کە لەناو ئەو گۆڤارە زیاتر بڵاوەکرانەوە لەسەر چی بوو هەمە جۆر بوو بۆ نمونە یەکێک لە ژمارەکانی ئەم گۆڤارە تەرخان کرا بۆ شانۆ و چیرۆکی کوردی بڕات ببێ بە قوارەیەکی گەورە بوو یعنی دەوری 200 لاپەڕە زیاتر ئەبوو لەو ژمارەیەدا چەندین شانۆ و چەندین چیرۆکی کوردی و چەندین ڕەخنە لەسەر چیرۆکی کوردی بڵاوکراوەتەوە کە تا ئێستا من وەک ڕۆژنامە نووسێ شتێکی تری لەو بابەتەم نەبینیوە لە جوانی ئەو ژمارەیەدا بەڵێ بێگومان لە ناو گۆڤارێکی وایەوە ئەو بابەتانی کە تیا بڵاوکراونەتەوە بەرهەموو دەست و خامەی زۆرێک لە نووسەرە ناودارەکان و ڕۆشنفکرەکان بوون ئەو نووسەر و ڕۆشنفکرانی کە با بڵێ نووسینەکانیان لەوێ بڵاوەکرانەوە کێ بوون بەڵێ زۆر ڕاستە قسەکەت لە جێی خۆیەتی جارێ با لە دەستەی یەکەمی گۆڤارەکەەوە دەست پێ بکەم زۆر بەڕێز شەهیدی نەمر سەیدا ساڵح یوسفی سەرۆکی نووسینی گۆڤارەکە بوو مامۆستای گەورە سەعید ناکام سکرتێری نووسین بوو مامۆستای گەورە دکتۆر مارف خەزنەدار جەمال خەزنەداری برای دەستەی بەڕێوەبردن بوون چەندین کەسایەتی تری وەکو ئەمانە دەستەی بەڕێوەبەر و نووسینی ئەم گۆڤارە بوون لەم گۆڤارەیە
نووسەر نییە هی کورد هی ئەو سەردەمە شتی تیا بڵاو نەکردبێتەوە وەکو دکتۆر عیزەدین و وەکو دکتۆر ئەحسان و دکتۆر کەمال فوئادی خۆمان و چەندین زانا و دانایتر ڕۆشنبیر و کاکە حەمەی مەلاکەریم و حەمەی حەمە باقی و ناوەکان زۆرن یعنی بەگشتی ئەو نووسەرانەی ئەو سەردەما هەر هەمویان لەم گۆڤارەیە بەشداریان نەبووە ئیتر چ بە شیعر بوو بێت چ بە چیرۆک بێت چ بە نووسین بوو بێ جارێ باسێکی تایە هی ئەندازیار دلێر بەکرد یان بەکرد دلێر بەکرد ئەم پیاوە نووسینێکی نووسیوە بە دووسێ ئەڵقا لەسەر بەنداوی بەخمە لەو کاتەیە ئەڵێ ئەم بەنداوە دروست بکرێ کوردستان و عێراق پێویستیان بە ئاو نابێ بەداخەوە بوو ئەوە بوو ئیتر بەنداوی بەخمە ئاوای بەسەرات پێویست ناکە باسی بکەم هەموو ئەزانی زۆر بابەتی هەمەڕەنگی بە نرخی تریتیایە ئەو گۆڤارە تکال لە خوێنەری کوردەکەم بچن ئەو گۆڤارە بخوێنەوە ئەو گۆڤارە هەموو ژمارەکانی ئێستەماوە بەڵێ من خۆم هەمان بەڵێ هەموو ژمارەکان و بنکەی ژین هەیەی یەکدوو چەند ژماری یعنی بە کۆی گشتی 83 ژمارە بڵاو بۆەوە من بنکەی ژین یەک دوو ژمارەیان کەم بوو خۆم دام پێیان داومە بە مەڵبەندی دکتۆر عیزەدین هینیان کەم بوو بۆم پڕکردنەوە چونکە خۆم لەو گۆڤارەیە ئیشمە کرد ئیتر بۆ جۆرە بەڵێ ماون مامۆستا چۆن بیرت لەوە نەکردووە کە کتێبێک دەربارەی ئەم گۆڤارە ئەو بابەتانەی کە ئێستا ئەزانی ئەڵێم چی ئەو بابەتانی کە زۆر سەرنجڕاکێش بوون بۆ خۆت و زۆر تایبەتن لە دووتوێی کتێبێکە خوشکی ئازیزم پرسیارەکەت زۆر لە جێی خۆیەتی دیسانەوە من بۆ ئەو مەبەستەی جەناب دێڵێ کتێبێکم نووسیوە بە ناوی ئێستا پێمە لە جانتاکەمایە کتێبێکم نووسیوە بە ناوی کۆمەڵەی ڕۆشنبیری کوردیەوە کۆمەڵەی ڕۆشنبیری کوردی چی بووە چی کردووە لەو کتێبەیە هەموو ئەو هەموو بابەتەکانی تایە یەکەم دەستەی بەڕێوەبەر تاکو و دوایین دەستەی بەڕێوەبەر چیان کردووە چیان بڵاو کردوێتەوە چەند کۆڕ و چەند سیمینیار و چەند پێشانگای هونەری شێوەکاری و چەند شانۆیی پێشکەشکراوە ئەمە وەکو زانیاری با بڵێ وەکو داتا بەس ئەی بابەتەکان هەموو بابەتەکانم باس کردووە لەو کتێبەیە خۆت ئاماژەت پێکرد بەشێکی زۆر لە ڕۆشنبیران و ڕووناکبیران بەرهەمەکانیان بڵاو کردەوە زۆر باشە ئەگەر هیچت نەماوە لەسەر ئەم گۆڤارە بشینە سەر بەڕێنێکی تر زۆر باشە دروستبوونی ڕۆژنامە لە جیهاندا ئەمە کارێکی وەرگێڕانە ئەم باز لە چیەکەم کتێبە ئەم کتێبە زۆر کۆنە لە ساڵی 1926 دەرچووە بڕات ببێ هیچ شتێک نەماوە ئەو پیاوەی کە ئەم کتێبەی نووسیوە کە ناوی قەستاکی تلیاس عەتارە الحەلەبیە لە میسر دانیشت ئەم پیاوە هاتووە هەر لە کۆنەوە لە پێش میلادەوە لە پێش زانینەوە چی دەرچووە لەسەر ئەوەی کە پەیوەندە بە ڕۆژنامەوە هێناوێتی تایە بڵاوی کردەوە بۆ نمونە یەکەم ڕۆژنامە پێش میلاد بە ئەوەندە ساڵ لە وڵاتی سینا دەرچووە ئینجا باسی ئەوە ئەکا گەورەترین ڕۆژنامە و بچووکترین ڕۆژنامە و
ڕۆژنامە لە تورکیا چۆن دەرچووە لە سووریا چۆن دەرچووە لە فەڕەنسا ململانی نێوان ڕۆژنامە نووسان و لەگەڵ کەنیسەیە بە تایبەتی لە فەڕەنسا و بە تایبەتی تریژ لە وڵاتی میسردا مێژووی هەمووی تێدایە. اینجا ئەوەی کە دڵخۆشی کردم باسی ئەوەشی تایە یەکەم ڕۆژنامەی کوردی کە کوردستانەکەی خۆمانە لە قاهرە دەرچووە ئەوەشی باس کردووە. زۆر باشە. تەنها ئەو بابەتانەی تایە یان کە تایبەت بێ بە کورد تەنها ئاماژە بەوە بڵێ چونکە ئێمەی کورد لەو سەردەمەیە هەر ئەومان هەبووە، یعنی تر ڕۆژنامەی تر نەبووە وەکو عەرزم کردی ئەمە لە 1926 دەرچووە، ئەمیش باسی شتە کۆنەکانەکە وەکو یەکەمینەکان کە باسێکە. بەڵام گرنگیەکی تری ئەم کتێبە ئەوەیە ئێمە ئەوروپا بە بەهەشت دەزانین، ئەڵێن ڕۆی بۆ ئەوروپا، بەڵام لەو سەردەمەیە ئەوروپا شوێنی شەڕ و مرۆڤ کوشتن بووە. بڕات ببێ لەو ململانیەی نێوان ڕۆژنامە نووسان و بە تایبەتی تریش کەنیسەدا ڕەنگە بە 10,000 خەڵک کوژرابێ لەسەر فکر و لەسەر یعنی هەم بابەتێکی ڕۆژنامەوانیە هەم بابەتێکی مێژوویە کە باسی ئەو حاڵەتانەی ئەو کاتانە ئەکا کە یەکەم ڕۆژنامە و ڕۆژنامەکانی تیا دروست بووە. کێ زۆر سوود لەم کتێبە ئەبینێ؟ بەڵێ ئەوەی شایانی باسە بۆ سوودوە من بۆ ئەم کتێبم گۆڕی. یەکەمیان من خۆم ڕۆژنامە نووسم و خۆشەویستیم بۆ ڕۆژنامە کە بینیم یەکسەر بڕیارمدا کە بیگۆڕم بە کوردی. لێرەوە ئەمەوێت سپاسی گەرمی هەردوو مامۆستا محەممەد فاتح حامد بکەم کە زۆر یارمەتی دەرم بووە بە کوردیکردنی ئەم کتێبەیە، هەروەها مامۆستا مریەم سەنگاویش. بەڕاستی ئەوەی کە سوودمەند دەبێت بۆ ئەم کتێبە یەکەم توێژەران ئەوانەی ئەیانەوێ توێژینەوەی لەسەر ڕۆژنامە بکەن، دووهەم قوتابیان، چونکە قوتابیان بڕا ناکەم ئەو شارەزایی و زانینیان هەبێ کە یەکەم ڕۆژنامە لەکوێ دەرچووە چۆن دەرچووە و ڕۆژنامەکانی هەموو وڵاتان ناویان چی بووە و لەکوێ دەرچووە لە چ ساڵێکا دەرچووە. یعنی لەم دوو جەمسەرەوە هەم توێژەران و هەم قوتابیانی سوودمەندە من لێ. زۆر باشە. بڕۆینە سەر کتێبی سێهەم بۆ ئەوەی کە کات هەبێ باز لە بەرهەمە تازەکانیش بکەین. هەمەستا ئەم کتێبی سێهەمیش کارێکی با بڵێن وەرگێڕانە. ئەی ئەمەیان چێ مامۆستا؟ ئەم کتێبە باز لە شعری نوێی هاوچەرخەکە. بەڵێ ئەم کتێبە برێتیە لە چەند شعرێکی مامۆستا و پرۆفیسۆر و خەمخۆری کورد دکتۆر یوسف زەنگەنە. ئەم مامۆستا ئازیزە کوردێکی دڵسۆزە، ئێستا بەداخەوە نەخۆشە و لە بەریتانیا دانیشێ، یعنی تەنانەت ناتوانێت بگەڕێتەوە بۆ کوردستانیش لەبەر هۆکاری هەم سیاسی هەم لەبەرەوەی ناتوانێت سواری فڕۆکەش بێ. بەڕاستی کە سەیرم کرد ئەم شعرانە پڕن لە هەستی بەرزی نەتەوایەتی و هەستی بەرزی عشق و خۆشەویستی و هەستی بەرزی مرۆڤایەتی. هەستام کرد من بە کوردی، ئەویش چیرۆکێکی تری لە دواوەیە. ئەم مامۆستایە نەخۆش بوو، نەشتەرگەری سەری بۆ کرابوو، ماوەیەک بوو بێهۆش بوو، ئەدمینێکی هەبوو نووسی بووی نزای خێر بکەن بۆ دکتۆر یوسف، وایە ئەو نەشتەرگەری کردووە. منیش چی بکەم لەگەڵ نزاکانمە کۆمنتێکم نووسی هەموو هەر ئەمرین دکتۆر یوسف بژی یا بمرێ من قەرزاری ئەوەیم یەک دیوانی بۆکەم بە عەرەبی وە بڵاوێکەمەوە. ئیتر خوا کردی چابوو یا ڕەبی ئێسەش چاکتر بێ کە ئەو کۆمنتەی منی بینی بوو بە گریانەوە پۆستێکی دابەزان بوو لە عینەکەی خۆیان. ئەو کۆمنتە بۆتە هۆی ئەوەی کە
لەش ساغیم پێئەدا ئیتر دەستم کرد بۆ و کردم بە عەرەبی و پێشی خۆش بووە. بەڵام ئەوەندەی من تێبینی ئەەکەم کتێبەکە زۆر جوانە جگەلەوەی کە پارچە شعرەکانی تایە لە هەمان کاتدا تابلۆشی تایە و بە دیزاین و بە شێوازێکی زۆر جوان کاری بۆ کراوە. بەڵێ ئەمە زۆر ماندوو بووین پێوەی بەڕاستی لێرەیە دیسانەوە بێ سپاسی کاکە محەممەد فاتیحی شێخ حامید بەرزنجی برازای شێخ لەتیف بەرزنجی گەورە بکەم هەروەها سپاسی مامۆستایی خوشکی ئازیزم مەریەم خان بکەم کە ماستەری هەیە لە هەندەسەی تەخطیط المدونە ئەوان یارمەتی دەرم بوون و هەر ئەوان هەوڵیاندا کە ئەم تابلۆ جوانانە بڕازێنەوە پەیوەندی بکەن بە ڕەسامێکەوە کە هەڵسێ لەگەڵ هەر شعرێکە شتێکدانێ کە پەیوەندی هەبێ بە شعرێکەوە و بۆ جۆرە یعنی بەڕاستی ئەمە کاتی خۆشی کۆڕێکم بۆ بەست لە بەغدا لە جادەی متەنەبی هەیە زۆر مەشهورە ئەوەی چوو بێتە بەغا حتمەن ئەچێتە جادەی متەنەبی لەوێ کۆڕێکم بۆ بەست جێی ڕزامەندی خەڵک بوو هەروەها لە کەرکووک یەکێتی نووسەرانی عێراق لقی کەرکووک ئەوانیش دیسانەوە لەوێ بە زمانی عەرەبی و کۆڕێکی ترمان بەست و لەسەر ئەم کتێبە بە دوور و درێژی دوای. مامۆستا ئەمە هەموو تێکستەکانیان بەرهەمەکانی دکتۆر یوسف زەنگەنی نەخێر ئەو دەوری 15 دیوانی وای هەیە. چۆن ئەمانەت هەڵبژاردو ئەم تێکستان؟ من ئەوەی بەدڵم بوو هەڵبژارد ئەوەی کە هەست دەکەم لەگەڵ هینی منە گونجێ و بۆیە ئەوانە هەڵبژارد. توانیتە باڵین کاری وەرگێڕانی وەکو تەرجەمەکەش یعنی ئەم توانی تەرجەمەکە بەڵێ زیاتر یعنی دەرەقەتی هاتم. چۆن تەرجەمەت کرد؟ من خۆم دەرچووی بەشی زمانی عەرەبیم و ماوەیەکی زۆر ڕۆژنامە نووس بووم لە ساڵی هەشتاوە تا ئێستا شەر خەریکم تر خوێندنەوە و زیاتر خۆ مەشغوڵکردنم بە شیعرەوە وەک ئەوەی کە چەندین دیداری گەورەم کردووە لەگەڵ شاعیرەکانی کورد و عەرەبیشدا بۆ نمونە من لەگەڵ مامۆستا هەردیە دیدارم کردووە لەگەڵ شێرکۆ بێکەسە لەگەڵ شاعری گەورەی کورد لەتیف هەڵمەتە لەگەڵ ئەمانەیە هەمویان هەر هاوڕێشم بوون دیدارم کردووە لەگەڵیانە هەستاوم و دانیشتوم وەلێ من شاعر نیم بەڵام خۆشەویستیم بۆ شعر وای کردووە کە دەوری دیوانی شعری بکەم بە کوردی وایسە لە ماون. دەستەکانت خۆش بێ مامۆستا بە خێرایی باسێکی ئەو بەرهەمە تازەیەتمان بۆ بکە. ئەو کتێبێک کە باست کرد بڵاو کراوەتەوە یان جارێ؟ من بەڵێ بڵاو کراوەتەوە باس لە باسی ئەویانم کرد کۆمەڵی ڕۆشنبیری کوردی کتێبێکی ترمان گۆڕی ئەویش بە یارمەتی و بە ڕاپرسی براو خزمی ئازیزم دکتۆر سەید ئەحمەد بەرزنجی کە لە سکرتارێتی جەنابی مام جەلال ئیشەکا و خۆی دکتۆرای هەیە لە قانون و شەرعەزانێکی جوانە و پۆستی گەورەشی هەبووە لە وەزارەتی ئەوقافە ئەوە پێیوتم دوو کتێبمان هەیە ئەمانەوێ بیکەین بە کوردی یەکێکیان محەممەد لەیسە عەرەبیە مەبەستی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێ کتێبی دووهەم کتێبی ئەلموراجعات من مراجعاتەکەم گرتە ئەستۆی خۆم کتێبی دووهەمیش مامۆستا ئەحمەد زەردەش کردی بە کوردی ئەو کتێبە زۆر گرنگی تایبەتی خۆی هەیە و بڵاو بۆەوە باس لە ئەحەقیەتی خەلافەتەکە بۆ ئیمامی عەلی ڕزای خوای لەسەر بێ دوای وەفاتی پێغەمبەر کتێبەکە گرنگە و ئەم جۆرە تەرجەمانە زۆر کەم بوون لەی کوردیە بۆیە بە
گرنگت بە فەرمانی برای بەڕێزم دکتۆر سێ کران بە کورتی. دەستەکانت خۆش بێ مامۆستاگیان، هەر تەمەند درێژ بیت بە هیوای بەرهەمی زیاتر. سوپاس بۆ زۆر بەڕێز نووسەر و ڕۆژنامەنووس محەممەد ساڵح بەرزنجی دووبارە بە خێراتی مامۆستاگیان.